سڵاوتان لێ بێم کاتتان باش لەڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەم جارش لەگەڵمان بن. خانمێکی ئاژەڵدۆست لە هەولێر پەناگەیەکی گەورەی بۆ داڵدەدانی ئەو سەگانە کردوتەوە کە لەسەر شەقامەکان تووشی پێکان و ئازار دەبنەوە. باهۆی دروستکردنی نەخشوونیگار لەسەر بەرد هاوڵاتیەک دەیەوێت پەیامی خۆی بگەێنێت. چەند خانمێکی شاری سلێمانی ئەو دەستنووسانە چاک دەکەنەوە دەیان پارێزن کە مێژووی زۆر کۆنیان هەیە. خاتوونێکی ئاژەڵدۆست لە شاری هەولێر ماوەی ساڵێکە پەناگەیەکی گەورەی بۆ ئاژەڵان کردوتەوە بۆ سەگانەی کە لە نێو کۆڵان و سەر شەقامەکاندا دەپێکرێن و لەلایەن خەڵکەوە ئازار دەدرێن. ئەو ئێستا لە نێو پەناگەکەیدا 180 سەگ بەخێو دەکات، شوێنی حەوانەوەی بۆیان دابین کردو و داڵدەیان دەدات و هەروەها خواردنیان بۆ دابین دەکات و تیماریشیان دەکات. ئەو دەڵێت لە ئێستادا کۆمەڵگەی کوردی توانیوێتی وەکو کولتورێک ڕێز لە مافی ئاژەڵان بگرێت و بیان پارێزێت. کارەکانیان بۆ کۆکرێتەوە بلەکی ئەمە بلەکیە بلەکی فڕۆم چەمچەمەوە زۆر وەزعی خراپ بوو، زۆر لێیاندا بوو. سارایەکی کە لەو سەگانەی کە ئەم مانگە دیسان بوومان هاتەوە، ئێمە بە بەردەوام کەیسمان هەیە، ئەمەیان سارە لێیدا بوو دیسان لە 4-5 شوێنەوە پێی شکا بوو، ئیتر هیچ بەداخەوە کسور لێرە زۆر کەمە حالەتی ئەوەی کە چاکردنەوەی کسور، ئیتر مەجبور بوون ئەویش هەر پێی برایەوە، بەڵام ئەمەلیاتەکە زۆر بە باشی هات. پێمان خۆش بوو کە سەلامەت بێ و کسەکەکانی تر غاردا، بەڵام ئیتر ئەویش فەقیرە قسمەتی وا بوو و هەلامانە بێ ئەگە کەسێکیش لە خۆی بگرێت کشێکی زۆر جوانوان پاک و تەمیزە، تەنها قاچێکی نیارەوەنێ چاودێری بن لەسەر هەمان شێوە سەگمان زۆر گەورە. لە مەرجەکانی شێڵتەر ئەوەیە کە دەبێت دکتۆرێک تایبەت بە ئێمە هەبێ و سەردانی هەموو دەستگاکانمان کردو بەداخەوە هەتا ئێستا کەس ئاوری لێمە نەداوەتەوە کە vێتێکمان بۆ دابی بکەن، نە کەرتی تایبەت نە کەرتی گشتی، بەڵام مەجموعەیەک دکتۆر هەن بە خوبەخش دێن و دکتۆرەکانی تریش ئەوانەی لە دەرەوەن بەڵام لە دەروی شەڵتەرن بەردەوام تەنسیقمان لەگەڵیان هەیە، ئەوەش هاوکاری پێویستەکەن لە دابەزاندنی نرخەکان و جاری وهەیە ئەسڵ بە بەلاشەیکەن زۆربەی زۆری دکتۆرەکە نەزانن چووکە ئەوە ئێمە بازرگانی نییە، چارەسەری پێویستەیە بۆیان دەکرێت دیانهێنینەوە ئێرە ویان دکتۆری خۆبەخشەکان ئەوانی کە بیانین دێن لێرە مەسەن چارەسەریەکانیان بۆ دەکەن و ئەگەڕێنەوە لە 3 مانگە دەڕۆژ تا دەڕۆژ لێرن. صار علاقة كم ترونه؟ يعني أنا كيف شباب نقص كلنا يعني زۆر ئێمەرجنسی بە وەری نەگرم لەبەر چی لەبەرەوەی ڕێژەی زۆر زیاترە لەوەی کە هەمانە، یعنی 100-200 چوینە لە ڕێژەی سەگەکانە، بەڵام ئەوەش شوێنی تر نییە ئیتر ئەو سەگە خاوەن پێداویستی تایبەتانە ببین وەکو کەیسی هان کە بینیتان دەستی بڕاوەتەوە فەقیرە بە هەفتە کەوتۆ لەسەر جادە کەس نەبووە ئاورێ لێدات و مەجبور ئێمە لە خۆمانی دەگرین و یاخود کەیسی سارە لە ئەمانە هەموو تازە لەم 2 هەفتەیە بماناتەم و تووشی پێشکان و دەستشکان بوونە مەجبور بووینە دەستپیان ببڕینەوە، ئەمانە وەردەگرین. شێوازەکە چۆنە بۆ بۆمەوەی چەند ڕۆژێک کە زیاتر لە 20 تا 21 ڕۆژ 25 ڕۆژ ئەبێت بچنە قەفەسی تایبەتەوە تا تەلقیحاتیان تاوا بێ بەردەم خواردنیان بۆ دەکرێت و شوێنیان پاکەکرێتەوە و ئەوان هەست پێکەم کەەوە جیاوازە پێدەچوش بە شتێکی زۆر بەهێز لە سەریاندا بێ زۆر هەوڵماندا دایکە کە ڕزگارکەین بەس نەمانتوانێت بەس خۆی زۆر ئەترسا، یعنی نێ هێش بەشەر دەستی لێ بدا کەچی ئێستاش خەریکمانخوا ئەمەە باش بێتەوە وەزعی بەس ئێستا زۆر باشە، ئێستا زۆر باشترە لە پێش. ئەمە ناوی خانە خان هەفتەیەک پێش ئێستا ریپۆرت کرا بۆ ئێمە لەسەر 6 متری سارە لێدا بوو پێدەچوو 10 ڕۆژ زیاتر بێ تووشی بریندار بوون بوو بێ، ئیتر کۆمەڵێک دکتۆر لە دەرەوە هاتبوون با بڵێن دەستیان بڕیەوە چکە دەستی ورد بوو لە 3 شوێنەوە، ئێستا لە ژێرحانە لەژێر معالەجەی لە لامان و معالەجەی پێویستی بۆ دەکرێت. خان
دەتوانم پێت بڵێم ئەگەر 130 منەی دۆزمەوە 170 خەڵک پەیوەندیمان پێوە دەکا خۆشبەختانە ئێستا زۆر باشترە لە پێشتر یەکێک کە سەگێک دەبینێ خاوەن پێداویستی تایبەتە یان توش حادثەیەک بووە یعنی ئەوەی تیا هەیە پەیوەندی بە ڕێکخراوەکانەوە بکە ئێمەش نێتوەرکی تایبەت هەیە لە بینی خۆمان هەموو یەکتری دەناسین لە سولێمانی لێرە لە دهۆک ئەگەر بۆ دهۆک ریپۆرت کرێ بزانن شوێنەکە هەولێر یەکسەر بە ئێمە ئاڵێن یان بە ڕێکخراوەکانی ترەڵێن و ڕێکخراوەکانی تر فەقیرانەوانیش توانیان محدودە زۆر تەنها یارمەتی لۆجستی ئەدەن بۆ نمونە چنە وەریەگرن ئەیبەن بۆ عیادە و یاخود چارەسەری بۆکەن جارۆە سپۆنسەریشی بۆ دۆزنەوە ئێمەش لە شوێنی حەوانەوەی بووەکەین. ئەمە خۆزی یەکەمیان ڕۆژ بدی ئەوەی ئەمڕۆ کە منی کاراکتەری منی دروست کردو بەڕاستی ئەو مرۆڤە مەزنە بوو خۆی ئەوەندە ئاژەڵدۆز بوو تەسەور ناکەی یعنی نەک بەس حیوان حتا حەشەراتیش یعنی بەبیرم دێ ئەیوت نابێ مێروستان بکوژین مێروستانەکانمان کۆ کردو ئەمە بردە دەرەوە بوومان نە مێروستانەکانیش بکوژین لەماڵ ئەوەندە خۆی ئاژەڵدۆز بوو اینجا زۆر سەیرە یعنی هەرچی حیوانێکیشمان ئەهێنە لە ماڵەوە بە خێوانە کرد لەگەڵ ئەوە یەکسەر پێکە هاتن یعنی خۆی بە بەغا زۆر هارە یعنی تووتیمان هەبوو تووتیەکە لەگەڵ باوکمان زۆر تایبەت بوو پەیوەندیانە باشم من کڕێمە من خزمەتیەکەم باش بوت لەگەڵ تۆ وایە زۆر مرۆڤێکی ئاژەڵدۆز بوو ژینگە دۆز بوو ئەلبەتە ئێرە ئێستا وایە بەس ماوەیەکی تر هەدەفێکی ترمان هەیە ئێرە پڕدارەکەین ئێمە وا ناهێنینەوە سەحرا بمێنێ ئەم ساڵ 150 دارمان چاند ساڵێکی 150 تر ئەچێنین ئەوایی ساڵ بە ساڵ زیادی دەکەین بۆی سەوز بێ. چەند خانمێک لە شاری سلێمانی دەستیان کردووە بە چاکردنەوە و پاکردنەوەی ئەو بەرهەمە دەستنووسە مێژووی کۆنانەی کە تووشی داخوران و دڕان بوونە دەستنووسەکان بۆ سەردەمانی زۆر کۆن دەگەڕێنەوە هەندێکیان هین سەردەمی عوسمانیەکانن کتێبێکیشیان هەیە هی سەدەی چواردەیە ئەوان ئێستا لە بنکەی ژین لە شاری سلێمانی دەستیان بە کارەکانیان کردو ئەیانەوێت کە لە داهاتوودا پەرەی زیاتر بۆ خزمەت بە مێژووی کارەکان بدەن. یەکێک لە هەنگاوەکانی چاکردنەوەی دەستنووس بریتە لە پاکردنەوەی دەستنووسەکە ئەوش پاکردنەوەی میکانیکیە دوو جۆرمان هەیە پاکردنەوەی کیمیایی و پاکردنەوەی میکانیکی ئەمان میکانیکیە بە فڵچە ئەبێت لەگەڵ ئیسفنجی لابردنی دووکەڵ لەگەڵ ئیسفنجی لابردنی تۆس بەم شێوەیە ئەم ئیسفنجە بۆیە تایبەتە خاص بەم ئیشە لەبەرەوەی کوالیتی باشە و مادەی ترشەڵۆکی کەمە ئەمە ڕۆژنامەی کەرکووکە یەکێکە لە ڕۆژنامە دەگمەنەکان کە لە بنکەی ژینە هەیە شانی ئەوەیە کە ئێمە کاری لەسەر بکەین. ئەو دەستنووسانەی کە ئێمە چاکیەکەینەوە لەم بەشە زیاتر هی بڵین مڵکی بنکەی ژین خۆیەتی بەڵام هەنێ جاریش لەم لاولاوە دەستنووسێت و ئەزانی زۆر گرنگە ئێمە لە بەشەکانی سەرۆ سکانیەکەی بڵین کە هێتە خوارەوە لێرەش ئێمە چاکردنەوەی بۆکەین بۆ نمونە ساڵی 2015 قورئانە گەورەی گڵە زەردە لەم بەشە چاکراوەتەوە. بەعام دەستنووسەکان ئیشی زۆریانەیە لە بەرەوەی کێشەیان زۆرە بۆ نمونە بەکتریایان پێوە هەنێکیان کەڕوویان پێوەیە مۆرانەلی یاون زۆر بەیان حموزەی پەڕەکانی زۆر بەرزە وزائیدەن هەنێ جار بە بۆنەی کۆنیانەوە بڵین تۆزیان لێ نیشتووە ئیشی عادەتەن زۆرەوێت.
دەستنووسەکان زیاتر بۆ نمونە فقهی ئیسلامیمان هەیە، علمی حەدیثمان هەیە و هەنێ جار قورئان یەک لەم بەشە چا ئەکرێتەوە. زیاتر ئێمە و دەستنووسانە چاکەینەوە کە زۆر تەمەنیان هەیە. بۆ نمونە کۆنترین دەستنووس کە لێرە چاکرابێتەوە نزیکەی 540 ساڵ بووە. یەکێک لەو ئەرکانە و یا یەکێک لە پسپۆڕایەتەکانی بنکەی ژین بەڕاستی کۆکردنەوە و هەڵگرتن و پاراستنی دەستنووسە. ئەوش بە حکمەوەی دەستنووس سامانێکی نەتەوەی و نیشتیمانیە. هەموو میلەتە زیندوەکانی دنیا بەوانەی دەور و پشتی خۆشمان زۆر بەبایەخەوە تەماشای ئەم سامانە نەتەوەی و نیشتیمانی خۆیانەکەن. لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان ماوەی زیاتر لە 30 ساڵە ئاسنگرێک بە شێوازێکی زۆر کۆن کاری ئاسنگری دەکات. ئەو پیشەیەینەوە لە دوایینەوە لە باوکیەوە بۆ بەجێماوە و ئێستانەوەکانی خۆشی هەر ئەو کاران دەکەن. کاغجان عبدالله شەریفینیان و بە ساڵان پێڵەن پڕ حاجەکمە و لەلای ئەوە فێر بووم و پێڕەنگەری و دیدی 30 ساڵی تەواو من ئەمە شەوەڵمە. من ناوم ئەحمەد مەشهور بە وەسا ئەحمەد دەورەی 20 ساڵێکە ئەمە لێرە کارەکەم لەلای باوکمە فێر بووم فێر ئاهەنگەری سەنعەتی قەدیمیە. انتمي الاخم زرت ابو الاخم بمدرسه سنه والاخم باهنجي في وصنعات والله تم حوفش ما خليك استنجري بو تلمنو باكم با قولهم حوفش ما خليك هل خليك باهنجي اذا كره كمان قولوا اوان طاقتي انا ما هو بدمن قوي بس خليك استنجري من اوان طاقتي انا انه هو بيدي بيرو منايا من ناربو خلوص ذاك ينكرو خلوص لو هرداك بيانا شحال سلطاني انا اورينا بوكار ينكرو دوای خەڵوسەن خەیا بوو بە خەڵوسەن کاریانەکرد خۆم کارم پێ کردەوە. ئەزی بە خزمەی دوایشە ئیتر ئەم کوورەوانە دروست کردووە لە ئاوایەکە لە ژمارە بە گازایی کارمان کرد. گازایی کە گران بوو ئیتر گوتیان ئەشەوی کەن بە گازی کرومان بە گازی ئیسا بە گاز کار کرد. سيدي وسايك شاورزيك اتويتن ابو داودك كم خليك ام كاران تو كم وقت بخاطر وسايك شاورزي راح تربويت الخلق هنا بمانو رابطين نبعو ئاوانگ حوسێن یەکەمین کچی خەڵکی قەڵاتزەیە کە دەستی داوەتە گوڵفرۆشی و کاری دیزاین دەکات. ئەو جگە لە بەڕێوەبردننی دوکانەکەی هاوکاری باوکشی دەکات و لە شوێنە گشتیەکاندا گوڵ دەفرۆشێت. هەروەها وەکو خۆشی باسی دەکات بەهۆی کارەکەیەوە زۆر دڵخۆشە و ئێستا زۆرێک لە خەڵکی سنووری ڕاپەڕین بەهۆی ئەو کارەوە دەستخۆشی لێ دەکەن. نام ئادەی حسێن حەسەنە خەڵکی قەڵاتزە لە قەڵاتزە لەدایک بووم خوێندکارم لە پۆلی 11 تەمەنم 19 ساڵە لە مانگی 12 دەستم کردووە بە ئیش بە شێوەی ئۆنلاین سەرەتا ئیشم دەکرد بۆکس ئەلبومم دروست دەکرد سەرەتا ئیشێکم کرد بۆ مەکتەب بردم بۆ مامۆستاکەم دواتر کە ئیشەکەم جوان دەرچوو دەستم کرد بەم ئیشە من کە دوکان دەنا بەرنامەم ئەوەیە ئیشی دیزاین بکەم ڕازاندنەوەی بۆنەکان ئیشی گوڵ بکەم ئیشی ئەو بۆکسانە بەردەوام بیکەم هەموو جۆرە ئیشێکی ڕازاندنەوە زانیم کە بۆکسەکانم پەرفرۆشێکی زۆری هەیە من سەرەتا هەر لە منداڵیەوە حەزم نا کارە هونەریەکانە حەزم بە ئیشی دەست دێ ماوەیەک متابعەی یوتیوبم کرد چۆنێتی دروستکردنی ئەو بۆکسانە فێر بووم دواتر دەستم دا ئەم ئیشە
ئافرەت لەو ئیشەدا سەلیقەی زیاترە و ئیشەکە وردەکاری زیاترە، یعنی ئافرەت دەتوانێت زیاتر بەڕێوێ ببە. هەر ئافرەتێکە بیەوە ئەم ئیشە بکە دەتوانێت بیکە. جگە لەم ئیشی تریش زۆرە، هەموو ئافرەتێک دەتوانێت بیکە. جیاوازینە لە ناو پیا و ئافرەتدا بۆ ئیشکردن. چەندە پێویستە پیا و ئیش بکە، ئەوەندە پێویستە ئافرەت ئیش بکات. لە ئیشەکەمدا بابم زۆر هاوکارمە، ئەو پشتیوانمە کە من ئەو ئیشەش دەکەم، یعنی زیاتر هەوڵ دەدەم بۆ ئیشەکەم. پشتیوانی بابمە، ئەگەر بابم لە پشتم نەبێ ناتوانم بەردەوام بم لە ئیشەکەم. لە ناوچە قەڵاتجێ چەند سێرانگایەکی لێیە. ڕۆژانی پشوو سێرانگاکان خەڵک ڕووی تێدەکا بە مەبەستی گەشتکردن. منیش لەو ڕۆژەدا، یعنی ئەو ڕۆژانەی کە پشوویە، هەر هەفتە بۆ سێرانگایەک دەچم. لەوێ بازاڕی زیاتر دێ و خەڵکی زیاتری لێیە، ئیشەکەم پڕپڕۆشی زیاتر دەبێت. هاوڵاتیەک لە ناحیەی وارماوە لە قەزای شارە زوور خولیای سروشتە و هەمیشە لە گەڕانە بە دوای دۆزینەوەی لە جۆرێک بەرد کە بەهۆی شێوە تایبەتەکانیەوە بتوانێت نەخش و وێنەی سەرنجڕاکێشی لەسەر بکێشێت. ئەم هاوڵاتی دەڵێت ئامانجی ئەوەیە لە ڕێگەی کارەکانیەوە بتوانێت وێنە و هەروەها دەربڕینەکانی خۆی بگەێنێت. ئەمە پەیامی یەکبوونی میلەتی کوردە لەژێر چەتری کوردایەتیدا. ئەمە پەیامی ئەوەی بە هەموو دەنگ و ڕەنگەکانەوە دەتوانین کوردستان بەرز و بڵند ڕاگرین بۆ ئەوەی ئاسوودەی بەدەستبێنین. ئەمە پەیامی ژینگەیەکی پاک و خاوێن و تەندروستە. ئەمەش هەمان بابەتی هەم سیاست و هەم ژینگە کە پێکەوە دەتوانین بەهارێک دروستکەین. ئەمە پەیامێکی ئیمانی و ڕۆحیە کە ئیلاهی ناومێد نابم لە ڕەحمەت کە تۆ هەی. بەرد سەرگوزەشتەی خۆشیشتیا لەگەڵ منە، هەندێک یادگاری جوانی هەیە. ئەو مناڵانەی کە لە قوتابخانە دەرسیان پێڵم چون فێرم کردوون ئەوانش کە نەخش و نیگار لەسەر بەردکەن، زۆر ئازیز و خۆشەویستن و بە ڕۆح تێکەڵ بووین لەگەڵ یەکترا. ڕۆژی وا هەیە لە بری ئەوەی کە مناڵێکی ئەم قوتابیەکە چکرێت بۆ مامۆساکەیێنێ ئەوان بەردم بۆێنن. ڕۆژی وایە مناڵێک خۆیەکە بە ژوورە مامۆساگیان وەرە ئەڵم چێڵە مشتێ بەردم بۆیە ناوی. منش بە عەشق خۆ لێ وەرگرم، چونکە بەڕاستی وەکووتم بەرد لای من بەهای هەیە، نرخی هەیە، گرنگی هەیە. و هەندێک جار لە شتی جوانی ئەوانشەوە بەڕاستی من توانیمەوە تعبیرێکی جوانتر بنەخشێنم بەو بەراعەتەی مناڵی ئەوان. ئەمە یەکێکە لەو بەردانی کە خۆشیێت بەدەستەوە، بەردێکە وەکو بڵێ خالق ڕێکی خستۆ خۆی، دیمەنێکی جوانی هەیە. ئەم بەردەهێناومە هەر ئەمڕۆ ئەم گزارشتم لەسەر کردووە کە ئەمە دەلالێت لە تعبیر لە شەهیدێکە کا شەهیدی ئەم نیشتیمانە کە چۆن لە پێناوی دێ نیشتیمانە گیان و خوێن و خۆی بەخشیوە. بەردانە کە کاری هونەری لەسەرەکەین، کارێکی چێژبەخشە بەڕاستی و گەڕانی ئەوێ بە دوایدا کە لە کاتی گەشت و سەردان و سەیرانێکە بۆ هەر دەڤەرێکی ئەم کوردستانە شیرین و ئازیزە وەکو دانەی گەوهەر بە دوای ئەگەڕێ، چونکە بەڕاستی ئەمانە کە ئەتوانی گزارشت و تعبیر و ئەتوانی هێما و نیشانە و ئەتوانی وێنەی لەسەر بکەی، دیارە هەر یەکێ گزارش لە شتێکەکە.
ژیان فێری ئەوەی کردم کە بتوانین لەسەر بەرد عاشق دروستکەین و لەسەر بەرد بتوانین پەیامی ئەوێن و خۆشەویستی بگەێنین، خۆشەویستی خوددا، خۆشەویستی نیشتیمان، خۆشەویستی ڕۆح، خۆشەویستی دڵ، خۆشەویستی دایک هاوڕێ. ئەمانە دەکرێت هەمان گزارشت بکرێت لەسەر بەردێک چونکە بەڕاستی بەرد هەر ئەوە نییە کە ساڵانێک یا عیامێک لەمەوبەر ئەگەر بۆ شتانێک بەکار هات بێ، باڵکو ئێستا بەرد ماناو مەدلولێکی تری وەرگتووە لای من کە ئەتوانین پەیامی عاشقی لێوە بگەێنین. لەسەر بەردێک من گەڕاوم، چیرۆکێکی زۆر جوانە، تەنانەت دۆزیمەتەوە بەردێک ڕسمێکی ئافرەتێکی پێوەکو دایکێک کە چۆن دەست بەردکاتەوە. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.